دیمە چۆن بوو ئێرە و لەو هەموو کافتریایەوە تەبابین بوو لەبەر ئەوەی لێرە کۆمەڵە گەنجێک هەن کە لایف موزیکەکەن لە تەمەنێکی کەمەوە ئەو خولیایان هەبووە کە کارەکەیان بەرەو پێش ببن و بەناوبان ببن و ئێستاش هەستەکەم بۆ ئاستەگەیون کوردن کەسی بیانیشان لەگەڵایە چونکە ئەکە هاتیینە ئێرە ئەگەر تۆ دیقەت بی زیاتر هەموو فیسەکە هەستەگەی خەڵکی دەرەوەی وڵات وایە ڕاستەکەی لەبەرەوەی شاباز بە حەوت زمانی جیاواز گۆرانی ئەڵێن لەبەرەوەی بێجگە لە هەواداری کورد هەواداری بیانیشیان زۆرە خۆشە بەڕۆی من زۆر خۆشە دیمە تۆ ئەگەر دەبینی هونەرمەندێکی کورد یان کوردێک هەواداری ئەوروپی وایە بەدڵنیایی ئەوە باشە تۆ پێشنیارە چییە؟ من بۆیە پێم وتی بین بۆ ئێرە بۆی قسەیان لەگەڵا بکەین بزانین ڕایان چێ لەسەر ئەوەی کە ئەمجارە ئەوان میوانی ئێمە بن و بەیەکەوە دانیشین گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە چۆن هەڵیاندا و بۆی خەونەکانی خۆیان بێنەدی زۆر گرنگ زۆر باشە باشە؟ بێگومان نەزانی بۆچی لەبەرەوەی بابەتێکی ئەویش خەونی گەنجانە زۆر خۆشە گەنجێک Thank you. زۆر خۆشە گەنجێک کورد بێ باشە ئەو بۆ بەدیهێنانی خەونەکانی دا ئەمە یەکێک لەو شتانی کە من ئەگەر ببینم لە گەنجێکی کووردا زۆر چێژی لێ منیش هەروەها زۆر خۆشحاڵین بەڕاستی کە ئەمڕۆ ئەم شۆ ئێوەمان ناسی دەنگتان خۆش دەستان خۆش زۆر سپاس ئەوەی کە ئێمەی زۆر دڵخۆش کردەوە بوو کە زۆرێک لەو خەڵکی ئێرەتان دڵخۆش کرده بوو ئەوە زۆر گرنگ بوو لە هەمان کاتە ئەوانیش زۆربیان بیانی بوون ئەو بۆ ئێمە زۆر خۆش بوو پێشنیاری هاتنیشمان بۆ ئێرە و گفتوگۆمان لەگەڵ ئێوەیە بەڕاستی دیمەنی هاوکارم بوو من چێژم زۆر لێبینی بەیوام خۆش چێژ زۆر لێبینی وایە بەدڵنیاییەوە زۆر چێژم لێبینی و ئێوە ئەم 5 دقای بۆ ڕێست هەتانە بوو برن ئەو کاتەشمان لێگرتوون من حەزەکەم لێرە پرسیارەکان بکەین یان هەڵیگرین بۆ بەیانیان ئەوەی ئێمە بیستومانەوە دیمەنی هاوڕێشم بۆی باسکردنەوەیە کە گروپێکی کوردن کە لە مناڵێەوە خەون و ئاواتانەوە بۆ کە بەم کات و ساتە بگەن ئەمە شتێکی جوانە لای من بۆ گەنجێکی کورد حەزەکەم عنی شتێک کورتم بۆ باسکە لەباری گروپەکەەوە ئێوە چەندێکە بێ تقریبا پێکەوە هەم سیڤان و خەنتیل تەمان گۆڕانکاری لە باندەکە کرا بەڵام ئەو سێمان پێکەوەمانەوە دەوری 12 ساڵ پێکەوەینە ئەوتیان بە حەوت زمان گۆرانی ڕاست دەکەی کوردی ئینگلیزی عەربی تورکی جابەجار ئیسپانی و هەندیش دەرێ هەندشتان نازانم من تێ ناگەیشت چی بوو باشە ئەو هەوادارە بیانیەکانتان زۆرن ڕێژەیان هەستەکەن کە ڕێژێکی باش هەواداری بیانیتان سیڤان ڕاستی دەکرێت لە هەموو چین و توێژەکان نەک بەس بیانی کوردیش بگرە منداڵ و گەورە و گوچکە و ئەوەی ئێمە دەکەین بەڕاستی تۆزێک جیاواز لە هەموو ڕۆیەکەوە جۆری گۆرانیەکان بە تایبەتی و گۆرانیانەی ئەگەر بگەڕێنەوە سەر گۆرانیەکانی ساڵی نەوەتەکان بە عەرەبی و بە کوردیەوە ئەو جۆرە گۆرانیان هەڵدەبژێرین کە لە باڵێنی زاکری خەڵک ماوە لە زەهن و لە هەستی خەڵک ماوە یادگارێکی لە بەجێشتووە زۆربەی جار بۆ گۆرانی کوردی و عەرەبیەکانەوە هەڵدەبژێرین بۆ گۆرانی تورکی و با بڵێن ئیسپانی و ئەوانش ئەو گۆرانی هەڵدەبژێرین کە باون کە با بڵێن لە هەمان کات دەجگە لە باویەکەی خۆ تەنها باوی گرنگ نییە بە واقعی بکەین هونەری تێدا بێ کاری هونەری تێدا بێ هەستێکی هونەری تێدا بێ تەکنیکی هونەری تێدا بێ ئەوە بۆ ئێمە گرنگتر لەبەر لە کۆتاییدا ئێمە موزیسیانی هونەرمەندی موزیسیانی چەند گرنگجیداد مە میوزیک بۆ ئێمە گرنگترین شتە مهمترین شتە وەک ئێمە دەکرێت بڵێن تۆزێک جیاوازتر بیر دەکەینەوە لە هونەرمەندانی ترکە تەنها گرنگی بە چەند شتێکی بەسیط دەدەن پامی ئێمە بۆ ئێستانیە بۆ چەند ساڵێکترا ئەو دەمێنێتەوە دەست خۆش ئەو جیاوازیە حەزەکەم یەکێک لە هاوڕەکانە جوان باتەوە ئەو جیاواز بوونەتان لە ناو هونەرە و هاوکات بۆ دەست پێکردنتان کێشەی بۆ دروست نەکردن چوە ستایلەکە جیاوازە و تۆزێک تازەیە بۆ کوردستان بێگومان لە سەرەتاوە لەوەش دەست پێ کردووە چونکە ئالەتەکان زیاتر غەربینە لە ساڵی نۆهەتەکان ئەو ئالەتە غەربیانە لایڤەکان نەمان زیاتر نەما مەسەلەن درامسە بەیس گیتارە نەما زیاتر شتی ئەلکترۆنی هات ئەوە تا کیبۆردێک
با بڵێن ئیشێکی گروپەکی کامل دەکات خەڵک یەکی بۆ دەباتە حەفلە ئیشێکی گروپەکی کامل دەکات بەس ئەوە چێژەش تایبەتی هەیە درامزی لایف بێز گیتار سەکسیفۆن گیتار بێز یعنی هەموو شتێکی تایبەتی خۆی هەیە لەو بەڕاستی جۆرە گروپانە هەستی تەواو بە ئامێرەکان دەکەی تاک بە تاک و هەستی موزیسیانەکە دەکەی کاتێک کە دەیژەنی ئەکید ینی ئەحساسی تاکەکە دەردەبڕێ بەرامبەر خەڵەکە باشە زۆر باشە دیارە ئێمە وەکو خۆمان وەکو بەرنامەی گەنجانە شێواز و سایلێکی مثلەن تایبەت بە خۆمان هەبوو بەڵام ئێوە لە زمی گۆڕینی بەرنامەکەمان بۆ ستایلی بەرنامەکەمان هاتی ینی میوانداری ئێوە بکەین ئەمە شێوازەکەمان گۆڕیوە سەردانی هەر یەکێک لە ئێوەکەین و سبێنش لەوانەیە میوانی کاروان دیمان بین بۆ لای تۆ پێتان ناخۆش نییە مشکلە نیە و ئەو کاتە زیاتر پرسیارەکانشمان ئاماستی ئێوەکەین و زیاترە کۆڵینەوە بزانین کە چۆن گەشتن بە ئێرە ئێستا با زۆر نامانەوە هیلاکەن گرنگەوە کاریگەریمان لەسەر بەرنامەکەی ئێوە کرد نا ئەوە زۆرە خۆی بۆ خۆی بە هیوان ینی هەموو ئەو گروپ و گەنجانی کە دەست پێەکەن بەکارێک سەرکەوتوو بن ئێمە وەکو بەرنامی گەنجانە پاڵپشتی هەموو گەنجانێک زۆر ئێمەش وەکو گەنج پاڵپشتی ئەو بەرنامە جوانی ئێوەین کەەوە دوو گەنجی جوان کارێکی جوانش کرد ئێمەش بێەوە جوانی زۆر سپاس زۆر سپاس. من ئێستا لەگەڵ یەکێک لە هەوادارەکانی گروپی B5 شادۆز قساکەم کە خەڵکی بەریتانیایە و لێرە جمهورێکی هەوادارێکی سەرسەختیانە و شەوانەی کە لێرە ئاهەنگیان هەیە ئەویش دانیشە و گوێیان لێگرێ بابزانین ڕای چییە بەرامبەر بەو گروپە. I come here almost every day because I only work around the corner. زۆربەی ڕۆژەکان من دێم بۆ ئێرە. من هەر لە سەرەتای دروستبوونی ئەم گروپە ئاشنا بووم پێیان. ئەوان سەرەتا بە زمانی ئینگلیزی گۆرانیان دەگوت و دەستیان پێکرد. چونکە هەستیان دەکرد زۆربەی هەوادارەکانیان خەڵکی بیانین. دواتر ئەوان توانیان پێشکەون و پەرە بەخۆیان بدەن. ئێستا ئەوان دەتوانن گۆرانی بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و هندی و چەندین زمانی تر بڵێن. چونکە کوردستان هەموو نەتەوەیەکی جیاوازی تێدایە بۆیە ئەوان گۆرانی بۆ هەموو نەتەوەیەک دەڵێن. گروپی B5 توانیان خۆیان پێ بگەینن و هەموو نەتەوە جیاوازەکانی وەک ئەڵمانی و ئینگلیزی و عەرەبی و کوردی و فەڕەنسی و تەنانەت سویدیش خۆشی لە گۆرانیەکانی ئەوان دەبینن. They cater for all areas right from the 60s through to modern day. So they're more than welcoming and everybody enjoys them. لە سەرەتا پێشەوەی کەس بیان ناسێت و بەناوبانگ بن هاتون بۆ لای من لە ڕێستورانتەکەم بەڵام لێرە توانایان ڕۆژ دوای ڕۆژ پەرەی سات توانیان پەرە بە توانەکانی خۆیان بدەن و بە شێوازێکی پرۆفیشناڵ کار بکەن ئەوەی دڵی منی خۆش کردووە هەر کاتێک دەیان بینمەوە ئەوان بە شێوازێکی باشتر دەردەکەون من زۆر خۆشی وەردەگرم لە گۆرانیەکانیان هەرچەندە من وەک گۆرانی بێژێک ستایلی جیاوازی خۆم هەیە بەڵام زۆر حەز لە شێوازی میوزیکەکانیان دەکەم لەگەڵ ئەوەشدا ئەوان زۆر باوبوون لە ناو خەڵکی. شابازگەشتین ئەوە شماڵی کاروانە ئەمڕۆ هاتوین لەگەڵ کاروانە قسە بکەین ستۆدیۆی هەیە لە ماڵەوە بزانین ڕۆژانە لە ماڵەوە لەناو ستۆدیۆکەیە خەریکی چییە و چی ناکا و بزانین ژیانی ڕۆژانەی بەچی بەسەرە بە.
ئێمە کە ئێستا هاتیینە ناو ماڵەکەتەوە بینیمان کە پڕە لە موزیک و ستۆدیۆکەتمان بینی و بۆمان باس بکە کە تو ئێستا لێرە لە ناو ماڵەکە تا چێک زۆریش گەرمە کارەماوانە ئەخە ستۆدیۆ دای من ستۆدیۆ نابی پانگەشتوێتە دابی بەس سبلیت بی ئۆزش بەخۆشزانی ڕئیسەکەمان زۆر باشە و ئێرەش هەمووی ئەوە بووە کپ کراوە نیە لەبەر ئیشی موزیک کۆشتانێگە بۆمان باس بکەیت چۆنا لێرە چیەکەی ئەوە دایمە لێرە پرۆڤی دەکەین ئەوزە چکە لە بە جیران و بابرەنگلەی خەڵکی نامانوێت کەس جەبداتەوە ناوانێ کەس باسمان بکە ئەوە کەتمەم کردیە سفەنج و فلین و دارم لێدا هەتا دەنکە نستە دەرێ دایمە زۆر گەرم دەبیانی هەناسۆ شتوایتدانە یەک شتی تر ئەو کەسانی کە لە هونەرە جوانەکان کارەکەن میوزیک ژەنیان گۆرانیڵن ئەڵەن سەرەتا خێزانەکەیان زۆر پیس عاجە بنەوە دەنگ بەرزەکەنەوە ئەوە وەڵی ئەم مشکلم لەو بام بلعکس دەگوت دەنجی زیاد کە با جۆب دەمێ چکە باب هونەرمەندە مشکلم نەبووە قەتە مشکلم نەبووە بلعکس ئەگە کەم باید دەگوت چیەوە جۆم لێت نییە زیادکە بە خۆتر گۆرانیرە بە خۆتر عازبکە کاروان یەک شتی تر هەیە دایم باس لەوا کرێ ئەگەر گەنجێک یان هەر کەسێ دەسەکا بە کارێکی نوێ تۆزێک بەلایە ئەستەمە بێت و هەندێک بربەزیێنە بەردەمی تۆ ئەو بربەستانە هاتە بەردەمە کۆمەڵگە چۆن بیریانە کردەوە لەوەی کە گروپێکی غەربی هێنی لە لێرەدانی تەما بیدایەت کە هەموو گۆرانی بێژەکە دەست پێ دەکە زۆر گۆرانی دەرێ باش ئەمەش دایمە گۆرانی دەگوت گۆرانی ئینگلیزیم دەگوت و دادەنشتم ناوە حەدی تەبان ڕێزمێ بەڵام زۆر گاڵتەیان پێکردم لەبەر ئەوەی کە گۆرانی ئینگلیزی بڵێ ینی هەب مامۆستا گاڵتی پێ دەکەم دەگوت چیەوە دەری هۆیان ستایلەکە تازە بوو کەچی ئێستاوە لە ئەوجیلی ئێستا هەموو بلعکس خەڵک شانازی پێوە دەکەن ئەوە باسی چەند ساڵ پێش ئێستاکێک کە مەسەڵەن دەمێک زۆر کاتێکی زۆر تێپەڕۆ ئەی چۆنە لە ستۆدیۆکە تا کەسی تریش دێ لەگەڵ تا تەمرین کە یاخود ئیشیان بۆکەی تەبان لە سنتەرێکمانەیە سنتەری مناڵان فێرە مۆسیقا شتوا دەکەین ئەوجا هەموو ساڵی گەورەترین شانۆگەری دەکەین ئەجلو شانۆگەری هەموو مۆسیقاکان و دەنگەکان هەموو ڕێکۆرد دەکرێت ئەجل لێرە ڕێکۆردی دەکەم خۆم چای دەکەمەوە و مۆسیقای لۆ زیاد دەکەم و هەرەوە ئیشی کەڤەری خۆم ئەو گۆرانێن کەڤەر دەکەمەوە بخۆشمەر لێرە دەیکەم گروپەکەمان لێرە بە خۆمان پرۆڤە دەکەین بۆ ئامادەکاری باشتو بێجگە لە گۆرانی وتون ئیشی موزیک ئیشی تریشەکەی بە منگرین وەڵایەوە خۆم فێر دەکەم هێشتا نبین ها خوارە هێشتا ئەوەندە زیرەک نیمە لە تەسویر شتووە ینی خەریکی هەوڵە دەی بۆ ئینشاڵڵا فەرمان فێرم دەکا هیچ بەرهەمێکی هەوڵندا بەرهەمێکی تازی خۆت بەڵێ یەکەم بەرهەمەم ڕێکۆ کرد لەگەر دارەکتەر کاوە هەروە کاک فەرمانشی هاوکاری کردین زۆر ئینشاڵڵا ئەو ماوەی بڵاتە باش دوێنێ ئەوەی کە تێبینیمان کرد خەڵکی زۆری بیانی هەبوو دوێنێ شەومە بەسمان لە لای موزیکەکەتان بوو ئەم خەڵکانە هیچ چەند وڵاتێکی جیاواز بوون هەوڵتان نەداوە لەگەڵ ئەوەی کە بۆچوونی هەندێکمان وەرگرت زۆر مەسەڵەن دەستخۆشی لێکردن بەڵام هەوڵتان نەداوە وا بکەن لینکێک دروستکەن لە بینی خۆتان بۆ هونەرمەندەکانی ئەو وڵاتانەیان پێیان بڵێن کە ئێمەش کوردین و لێرە کارەکەین کارەکەی ئێمەش بەم شێوەیە تەوان هەوڵمان زۆردا ینی بەڵام ئەوان یەکەم شت دەبی حکوومەت ئێرە پیشگیری مە بکە کەوانەت برێن کەمە موافقەت وەردەگرن فیستیڤالە وەردەگرن دەبی حکوومەت ئێرە پیشگیریمان بکە ئۆکەیمان بداتێ و مابرێن ئەو مەساریفانە و یانە شتانت بەڵام زۆر باشە زۆر گەرمە پێمان ئەچینە لە هاوڕێکانێ خۆ سەرەتا بێ سەرێ لە تۆ بین و وەسی تۆ ببینین بەخێر بێن هیوادارم گەرماتان نەبووزێ زۆر گەرما بووە ئەچین ئەڕین بۆ لای هاوڕێکان و دێژ دوو میوانی ترمان هەیە زۆر کاتە با بڕین
دەستان خۆش بێت خۆش بێت. دیارە جارێکی تریش سڵاوتان لێبێ مانو نەبن بۆ دوێنێ شەویش ئەو خەڵکە جۆش و خوڕێشێکی تایبەتیان هەبوو لێم لە ڕێگا ئەمڕۆ سەردانی ماڵی کاروانمان کرد و ستۆدیۆکەیمان بینی زانیمان کە ئیشی ڕۆژانەی ئێوە چۆنە و هەڵومان دووبوونێکی زۆرێن بەڵام ئەمە لەوە دەست پێ بکەم کاکسیڤان دروستکردنی گروپێکی لەم شێوەیە لە سەرەتایە قروز نییە چۆنە؟ بێگومان قورسە تا ئەو کەسانە یەکتر دەدۆزنەوە بە بۆچوونی هەمومان بە بۆچوونی هەموو نەرمەندار و موزیسیانانیش دروستکردنی گروپ تەنها ئەوە نییە موزیسیانەکان لەگەڵ یەک کارەکە بێکەوە بکەن دەبێت برایەتیەک هەبێت لە نێوانیان تێگەیشتنێکی باشتر هەبێت ئێمە وەکو فامیلیمان لێهاتوە یانی ئێمە زیاتر لە 15 ساڵە بەیەکەوە هەموو ژیانمان هەر بەیەکەوە ینی کاتە خۆشەکانی ناخۆشەکانیشمان هەر بەیەکەوەیە ژیانی ڕۆژانەمان هەر بەیەکەوەیە تەنانەت بۆ نمونەگەر بۆ سپۆرت بچین هەر بەیەکەوە دەڕۆین ینی هەموو شتەکانمان بەیەکەوەیە ئەوە وا دەکات زیاتر ئەو کیمیا دروست بێ ئەو ئەمە هەندێک جار لە بینی خۆمان دەڵێ بووینی میدی ینی وەکو پیشێکمان لێهاتووە کاکانان ئەو خەونەتان هەبوو لە مناڵیەوە ئێوە؟ ئەم نازانم خەونەکەمەوە بەزە نازانم خەونەتان ئەو خەونەتان هەبوو؟ ئەکید چونکە بگەڕێنەوە پێشتر مثلا بابی من و بابی سیڤانی پێکەوە گروپیان هەبوو ینی گروپی باوکی کاکاران شوابزام هەر یەکە باوکی هەر برانی ئێوە بران ئەوە شتێکی زۆر تازە و نەمزانی ئێوە بران کەواتە ئەگە ئەو گروپە خوانەکە هەر چۆنێکش لێک هەڵبۆشە ئێوە دایمەن هەر بەیەکەوەن هەرچیان برایمنیشن باوکمان پێشتر لەگەڵ یەک بوون زیاتر ئەمە وای لە ئێوەکە کە گروپێکی ئاوا دروست بکەن خۆی تەنها ناکرێەوە بڵێ ئەوە تاکە سەبەبە باش هەست پێکردن لە فەراغی ئەو جۆرە کارانە ئەو جۆرە هوەرە ئەو جۆرە میلۆدیانە ئەو جۆرە ستایلە لە ناو وەسەڵی هوەری کوردی ئێستا بە پێویستمان زانی یعنی ئەمە تۆزێک لەوانێت جیاواز بکەین لە گەنجیکە لە خەڵکیکە بە حکمیەوەی ئەمە هەدفمان هەیە حەزمان لێ شتێک دروستکەین لە بۆ داهاتوو زۆر شتێ حەز دەکەین بیگۆڕین بە پێی توانای خۆمان حەز بە مەسئولیت دەکەین بۆڵێن وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان لێبینین کە زۆر شت هەیە چارەسەری بکەین باشی بکەین تا چەند کۆمەڵگەی کوردی بەم ستایل و شێوازی ئێوە ڕازین ینی بە ڕێژەی ئەگە پێم بڵێ یان ئەو فیدباکانی بۆتان کۆمەڵگا دەکرێت کۆمەڵگا بە زووترین کات و لە ستایلی ئێمە بە باشترین شێوە لە ستایلی ئێمە ڕازی بێتن بە ڕێگای ڕاگەیاندنەوە لە ڕێگای ڕاگەیاندن باش تاقاندیت هەلبەتە مایەوە بێ دەنگوی باش پێم بڵێ زیاتر ئەو شوێنانە کوێن ینی کە داواکەن ئێوە لەوێ لایڤ موزیک بکەن وەڵا شوێنەکان زۆرن بە حکمی ئەوەی ئەمە ناتوانین لە هەموو جێگایەک لایڤ میوزیک بکەین چکە بەڕاستی هەفتەی 4-5 ڕۆژ ئەمە لایڤ میوزیکمانێ دەبێت ڕۆژێک 2 ڕۆژ ئیسراحەت بدەینە خۆمان ماوەک پێش ئێستا لە سلێمانی هەڵام بوو ناوی جێگایەکە بڵێم یان پێویست ناکەم بەس ینی شارەکە لە کوردستانە داواکاری هەیە لە سلێمانی لە هەولێر لە بەغداش وەڵڵە داوایان کردی بەس نەمانتانێ بچین لەبەر وەزعی ئەمنی ئایا لایەنە پەیوەندیدارە هونەریەکان هەتاوکو ئێستا یارمەتیان نەداون یاخود نەهاتون کە سەپۆرتان بکەن هیچ شوێنێک ینی وەلەو هەموو هوەرمەندەکان هەموو گۆرانی بێژەکان زۆربەی کۆنسرتەکان دەتانی برێت 90 کۆنسرتەکان ئەمە عەزم دەکەن لە ناوی هونەرمەندەکان ناڵێن بەڵام دەتانی بڵێم 99.9 ئەمەینە بەس لەگەڵ ئەوەشە ئێوە توانیوتانت جێ خۆتان بکەنەوە کاری خۆتان بکەن خەڵک بتان ناسێ پاشە چۆن کەسانێک ئەوانەی کە مەسەن بازرگانن ئەوانەی خاوەن سەرمایەن وایان نەکردو دەزانیت چۆنە خەڵکەکە کە دەدبینی دەڵێ ئەتوو های لایف دەژی مەسەلە لە نمونە ئەوی جارێت چیەوە بازار هەندێک شتم دەکڕی وتی کاکە تو مۆسیقی هەموو ڕۆژە لەسەر شاشەی بەس ئەتو نازانی چەند وەردەگری کووە ئیشەکە شتەکە چییە کاکسیبان تۆش هەمان کێشت هەیە وا هەستکەن های لایفەژی تەواو پێویستت ئەوە وەکو باسم کرد ئەو شتانە هەموو دەگەڕێتەوە سەر ڕاگەیاندن کاریگەری ڕاگەیاندن لەسەر شتانە هەیە ڕاگەیاندن دەتوانی هونەرمەند دروست بکە دەتوانی هونەرمەندی ڕاستەقینە پێشان بدا و دەتوانی بەداخەوە ینی بەشم بوو لە وشێ بەکاردێن بەڵام چیپترین مرۆڤ بکاتە باشترین و گەورەترین و مهمترین بۆیە ئێمەش ئەمڕۆ لێرە هاتوین بەرنامەیەک لەسەر ئێوە بکەین بۆ ئەوەی کە ئەو گەنجانەمان دیار بن کە بەڕاستی لەسەر پێی خۆیان ڕاوەستاون پشت بە خۆیانە بەستن
و بۆی ببنە نمونەی گەنجی تر ئەوانەی کە خەونیان هەیە لەوانەیە هەروە دابنیشن چکە ئێوە خەونتان هەبووە هەڵیشتان بۆدا لانی کەم نەوەستاوە ئەکید ئەمە ناوەستین هەتا ئەمەوە بە ئەرچی خۆمان دەزانین ببوورە قەندیلجان ئەمە بە ئەرچی خۆمان دەزانین وەکو ئەرچی سەر شانمان وەکو کورد وەکو میوزیسیان ئەمە حەز بە مەسئولیت دەکەین وەکو باسشم کرد سەرەتا ینی ئەو مجبور نییە قەندیل ئەو هەموو مادی بوونەوە ئەو هەموو ئازێتە کێشی لە پێناو کۆمەڵەکشت بەڵام لەبەرەوەی خۆشەویستی هەیە لە بۆ هوەر بە خۆشەویستی هەیە لە بۆ میلەتەکەی ئەوە شتێک نییە ئەمە بیفرۆشینەوە بە خەڵک بەڵام بەڕاستی نەقسی زۆرمان هەیە لە ناو مۆسیقا و گۆرانی گەورەترین کێشەمان هەتا ئێستا بۆ نمونە کاروان زاری وە هەیە نازانین بێز گیتار عازفکە یان گیتار عازفکە بۆ لەبەرەوەی عازف بێز گیتارت نییە لەبەرەوەی ئەو شوێنانەی کە فێرگەنە لە وڵاتە ناتوانێت تا ئێستا چەند عازف بێز گیتارێک دروستکەن چەند عازف درامسێک دروست بکەن جگە لەوە شتێکتر هەیە حەز دەکەم باسی بکەم ئەگەر کەس لە هەر وڵاتێکی کە ئەوە مجاملە نییە لەبەرەوەی قەندیل هاوڕێی خۆمە و لێک گروپ بێکەوە ئیش دەکەین ئەوە گومانم نییە هەموو ئەو کەسانی کە لە دەرەوەی کاری هوەریش ئەو شتە دەزانن ئەگەر قەندیل لە وڵاتێکی تر بووە ئێستا دەبووە مامۆستا بووە لە چەند پەیمانگا و چەند زانکۆ دەرسی بگوت بایەوە تەنانەت جاریوا هەبوو خۆی داوای کردووە من بەخۆم بە شخصی داوام کردو لە پەیمانگاکان بە بەلاش دەست بە چەند قوتابیەک بڵێمەوە ئەوان ڕێگر بوون بۆ من حەز دەکەم کەسی تر دروست بێ لە دوای من وەکو ژەنی ڕێگرەکان چێ بوون؟ تێکەڵە ڕێگرەکان هەمووی یەک لانی باسی ئەومان کرد باسی ئەوەش ئەتوانین بڵێن هۆکارەکان کە من پرسیارەکە باشە کاک ڕەوەند دوو ناوت هەیە ئێستا من بە ڕەوەندەکە خەزنم کردووە بەهۆی ڕەوەندەکە ڕاستیکەی بەس بە قەندیل ناسراوە باشە من بە ڕەوەندەکە خەزنم کردووە ئێوە کە کەسی ئەکادیمین و خوێندوتانە و شارەزایکی باشیشتان هەیە هەوڵتان نەداوە خول بکەنەوە بۆ ئەوەی کە گەنجەکانی تریش فێر بکەن وەکو ئێستا کاکسیبان باسی کرد کە نەقستان هەیە لە شەخص کە بێ ئیشتان لەگەڵ بکە هەوڵی ئەوتان نەداوە ئەو شتە جێگای دەوێ ئیجازەی دەوێ یعنی شتی زۆر حاڵ نییە خۆتە زانی ئێوە بە دوای خەونی خۆتان دەتانین بکەین بەس دەبی حکومەتیش پاڵپشتت بی جێگات لۆ بگریتن مەسەلەن ئیجازەت بدات کاتە بچنە لای وەزارەتی ڕۆشنبیری باسی خۆتان بکەن خۆتان بکەن هەندە قانونێک کە سنتەرە شتێکەوە ئیجازەی وەردەگری دەبی باوەڕکەم دەیان نۆ کەس خریجی مەحەدت لەگەڵ بێ پاشامە بە هەممان چار نەفەری ئەوان گروپێکی زۆر جوان بوون بۆیە حەزم کرد ببم بە ئەندامێکی ئەم گروپە و زۆر دڵخۆشم لەگەڵ ئەوان کە کار دەکەم ینی ئێوە پێشتر لەگەڵ یەک بوون یانی یەکترتان ناسی و ئەجا چۆن هاتە گروپەکەتان ئەو بەخۆی لە گروپە چکە بوو ینی کە ئاسپەشی زۆر بتوانێت چکە ستایلەکەمانەمە 5 زمان وەرەمە دەڵێت زەحمەت یەکێک بینی لەو لە چارز ینی هەیە ئاسفی بەتوانامان زۆر هەیە لە گروپی ترتر تا هێنا لە گروپە شتکە زمانی خۆی دیار بوو کۆنتراکتیان لەگەڵ گروپەکە لەگەڵ یەکتر تەواو بوو ئەمەش بە پێویستمان زانی فەراقمان هەبوو لەو ئەمە بێزگە لەویش لە ئەو پێشتر کەسێکمان لەگەڵ بووە ئەرمەنی بووە کەسمان لەگەڵ بووە عەرەب بووە پێشتر کەسمان لەگەڵ بووە تورک بووە پێشتر کەسمان لەگەڵ بووە کریستیان بووە دانی گرنگ نەبوو بۆ ئێمە گرنگەوەی خزمەتێک بکەین یەکێک لە ئیشە باشەکەتانەوە بەڵێ بەس با بچینە سەر شتێکی تر ئەو داواکاریانی کە ئەو خەڵکە بیانانی خۆتانزان لە هەولێرە خەڵکێکی زۆری بیانی هەیە و ئەوەنەی کە ئێمە دوێنێ شەو تێبینیمان کرد خەڵکی هەمە جۆر هەبوو کە خەڵکی کوردستان نەبوون ئەوان ڕیان چیە لە سەرتان ئەوان داواکاریان چی ئێوە نا بەڵام حەزە بەڵام فیدباک بۆ ئێوە هاتووە بۆ چوونی دی کەس وەرگرتووە ئەوماندامان ینی کەس ئەوە نەکەین کەس بێ بەش نەکەین ئەگە دیتیما خەڵکەکە بە عامە کوردی بووە ئەتیمامان بە کوردیدا و جێوەکەمان بەوان خۆش کردو ئەگە عرەی بۆ عرب ماوتووە ئینگلیزی ماوتووە هەولی فارسماداوە بە جارێ مەهنا هەموو زمانەکان و هەموو ساڵێکیش قونسڵی فەڕەنسی قونسڵی هۆڵندی ئەڵمانی ئەوانە کۆنسرتیان بۆ دەکەین هەموو ساڵیادیان هەر ئەو گروپەیە ئەتوانین بڵێن ئەوانەش ڕێگایکی باشە بۆ ئێوە طبعاً ئەکید وڵاتەکانی تر ئەتان بینن ئەکید بەرپرسەکانی خۆمان کە لەو شوێنانە دەمان بین و باوەڕ ناکەن کە بە کوردی ئەی باشە ئەوان چیان بۆ فستیڤالەکان دەکرێت چەند ئەمە وەک موزیک ژەن بەشداری دەبین بەڵام ئەگە بمانوێت بە گروپ بەشداریوی نایڵ بەشداری بکەین بە گروپ نایڵن پرسیارەکە لەوە
ئاخر لەوانەیە هۆکار درابێ بێەوە ئێمەش بەجددی جارێکی تر ئێڵێن و کاروانجان ئێمە کاتوین ئەم بەرنامەیەمان کردو بۆ گەیاندنی دەنگی ئێوە سێ بۆ قسە ناکەیت تۆ پێویست ناکە کە دەنجمە بگاتە کەس شتەکان خۆی زۆر دیارە و وازحە بێگومان ئەوانیش هەست پێ دەکەن بێگومان من بەش بە حاڵی خۆم لەو داهاتووە ڕۆژ ینی با بڵێن شتەکان بە ڕۆشنایی دەبینم گەشت بینم باوەڕم زۆرشت باش دەبێت لە مەودووە دڵنیام جیاوازی زۆر دەکرێت شوێنەکان زۆر دەگۆڕێ شتەکان زۆر چاک دەبێت بە هیوای ینی ومێتان هەیە وەکو قسەی کەستاڵە کابینێ نوێ حکوومەتی هەرێم گۆڕا و بێگومان کاریگەری خۆی باش بە هیوای چاوەڕێین عملمان لێ بە هیوای نێمەش زۆر چاکە بۆ ئێوە کە گەنجانی تر ببینن خەونێکیان هەبێ و بە دوایە نەڕۆن چۆن یارمەتیانەدەن ئەتوانن ئێوە وەکو گەنجێکە بە دوای خەونی خۆتانە ڕۆشتون یارمەتیەوانە بن ئەوەی پێم بکەیانسیان بخۆم دەرسی دەڵێمەوە کە بزانم ئەو کەسە بەتوانابی بە هەموو زێرێک هاوکاریم کردیە بەڵام ئەم هەموو جارێەوە دەڵێن ئەگە بە تەمای دایمان گلەی بکەی بە گلەی ناگەی هیچ شوێنێک ناگەی ئەتان بەرە برێ مەڵا خەتای فلانیە خەتای حکوومەتی خەتای نەخێر دەتوانی خۆت بشێنی دەتوانی ئەو ئامانجەی کە هاتە بیگەینی بێ پاڵپشتی کەس ئەمە هیچ پاڵپشتێکمان نییە و زۆر چاکە جگەلەوەی ببوورە جگەلەوەی کە ئیزافەتەن باس کە ئێمە جگەلەوەی وەکو گروپ زۆر کەس هەبوو هاوکاریمان کردووە وەکو گۆرانی بێژ وەکو موزیسیان زۆر کەس هەبوو بە تاچیش بۆ نمونە قەندیل زۆر جار هەبووە زۆر قوتابی هەبووە حەزی لێ بۆ ئامێرەکەی خۆی جارەوە بە فری داوەتێ من وەکو بەش بە خاڵی خۆم کە پێشکەشکارم لە کەناڵی کورد ماکس میوزیک لەوێندە لەم لە پرۆگرامەکەی خۆم وەکو شخصی ئەو گۆرانی بێژانێکەوە دەرنەکەوتونیان توانایی مادیان باش نییە یان کلیپ وازانی کە خەونیانە بێگومان بانگێشتیانم کردو بۆ پرۆگرامەکەم دەرگایەکەم بۆ کردنەوە کە وەکو دیار هاوکاریم کردن بە پێی توانای خۆم ئەوە لە توانای خۆمدا هەبێ کردومە کاروانیش بە هەمان شێوە قەندیلیش وە گروپەکەش بەگشتی ئەو شتەی کردووە ڕناوەستن هەر کەسێکیش هەر کاتێک هەر کەسێک بزانی پێویستی بە هاوکاریمەیە ئەمە بەدڵەوە ڕاوەستانی تیبان لە وڵاتانی دەرەوە شتێک زۆر جار ئەکرێ کاتێک گروپێکی سەرکەوتووە بن یاخود لەیان یانە وەرزشیەکانی شاوایە کۆمەڵێک مناڵێنن کە حەز و خولیان بۆ هونەر هەیە بۆ نمونە باسی هونەرەکەین یانیان وردە پەروەردەیانەکەن کردیتمان ئەو شتانەمان کردی بیرتان لەوە نەکردوتە کۆمەڵێک زۆر کەس بێنن بۆ بەم شێوەیە ینی هەر دوای خۆتان ساڵی چەند بوو کردمانەوە خولەکەمان کردەوە ماوەیەک تقریبان یەک مانگ هەموو ڕۆژی خۆمان کردەوە هەر ئەو حالەتی درامس خۆلێکیتەوە کە چوومە مەکتەبەکانی ئەهلی خۆمان دەرسمان دەگوتەوە بەلاش واتە بەخۆ بەخش ئەو کارەتانە کرد بەخشتەما کرد دەرسمان بە تەڵەبەکان دەگوت گۆرانی و گیتار و ئیقا و دەستان خۆش بێت دەرێمە زۆرمان گفتوگۆ کرد گفتوگوی زیاتری شەکەین دنیوانی تریشمان بەڕێگاوە نیان ئەمانمانوێ باس لەوە بکەین بەڕاستی هەر بەهۆی گروپەکەی ئێوە باس بەدیهێنانی خۆزگۆ ئاواتەکانی گەنجام بکەین و لەگەڵ و گەنجانەشان مناقەشاکەین لێرە با بچین ئیستراحەتێ بکەین باش نییە ئەڕۆین فەرموون پاشەوەی کە ئێمە دوێنێ و ئەم ڕۆژ لەگەڵ ئەم گروپە جوانەیە قسەمان کرد و گفتوگۆمان کرد لەسەر کارەکانیان لەسەر تواناکانیان پێمان باش بوو کە لەگەڵ خەندەخان و خمارخانیشا دابنیشین دووبارە باسی ئەو کێشانە بکەین کە گەنجانی ئێمە هەیەە لە هێنانەدی خەونەکانیان لەگەڵ ئەزمموی ئەمانیشە خەت خەندە شتێک هەیە گەنجی ئێمە خەونی هەیە و لەوانەیە تواناکەشی هەبێ بەڵام دایمەن چاوەڕێیە کەسێک سەپۆرتی بکە کەسێک پاڵنەری بێ ئایا بەڕای تۆ گەنج بۆ ئەوی کە بە خەونەکەی بگا پێویستی بۆیە هەمیشە کەسێکە بێ کە سەپۆرتی بکە
بەڵێ سەرتا سڵاو لە ئێوە بینەران دەسپاس بۆ دەرفەتە بە هیوام سوودی هەبی بەرنامەکە لە بگەنجان بەهۆی ئەوەی کە بۆ من دائیمان بابەتی پەرەپێدانی تواناکانی گەنجان جێگەی بایەخ بووە هەر بۆ هۆیشەوە لە زۆر سنتەری گەنجان کارم کردووە هەم ئەو سنتەرە گەنجانی کە تا بابووینە بۆ ڕێکخراوی نێودەوڵەتی و هەروها ئەو سنتەرە گەنجانش کە لۆکاڵی بوون لە میانەی کارکردنم لە نێو گەنجاندا زۆر شتم بۆ ڕوون بۆەوە کە بەداخۆ ئێستا گوتارێک لە ناو کورت هەیەەوە زۆر جار ڕۆشنبیرەکانیش سەپۆرتی و گوتارە دەکەن کە گوایە گەنجی کورد گەنجێکی تەمبەڵاوە گەنجێکی بێتوانایە گەنجێکە دائیمەن چاوەڕێی سەپۆر دەکا بەڵام ئەمە جۆرێک لە بێئومێدی لای گەنجی کورد دروست دەکا من پێم وایە گەنجی کورد گەنجێکی زیرەکە و گەنجێکی بەتوانایە و هەروە بەهۆی ئەوەش کە زۆربەی ئامارەکان دەیسلمێن کە کوردستان کۆمەلگایەکی گەنجەوە ڕێژەی گەنج تێیدا زۆرە کەواتە ئێمە وزەیەکی شاراوەی گەورەی سەرمایەکی مرۆی گەورەمان هەیە بەڵام چۆن بتواندرێتن ئەو وزە شاراوەیە بە ئاقارێکدا برێک کە تواناکان وەگەر بخرێت کە ئەمەش پێویستی بۆ هەیە بە زمینە سازی هەیە بەواقعێک هەیە کە ئەو توانایانە وەگەر بخە یعنی لە قسەکانی خات و خەندەوە ئەوە ڕوونە بێتەوە باز دەواکە کە ئەو گوتارە سیاسی کە وای لە گەنج کردووە ئەڵێ تەمەڵ نوویچیان پێ ناکرێت ئەوەیە کە وای کردو چاوی لە دەستی بۆ نمونە کەسێکەوە بێوەکدی منەڵێ پێویستە سەپۆرتی کە خومارخان بۆ چوونی تۆ گەنج ئەبێ خۆی خۆشە گەنجیت وە لە ناو گەنجی شایت و لە ناو کۆمەڵی گەنجی کە لە بواری هوەری شاکارەکەن ئەم دوو نمونەیەش کە لێرەن و میوان و گروپێکیان هەیە ئەمانیش کارەکانی ئەمانیش بینیوە بە بۆچوونی تۆ ئەبێ گەنجان خۆیان پاڵپشتی خۆیان بکەن و هەوڵ بن یعنی سوود لەو ئینێرجی و تاقەی خۆیان وەرگرن بۆی کە سەپۆرتی ئیشەکەی خۆیان بکەن یاخود ئەبێ کەسێک بە ئیجباریان بێت ئیلا و بیللا ئەبێ دەستی بگرێت. بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوە بەڕێز سپاس بۆ ئێوەش کە بانگشتی ئەمەتان کردووە. من لەگەڵ ئەوەدام کە گەنج سوود لە تواناکانی خۆی ببینێ بەجددی ینی دینەوە سەر ئەو خاڵە ینی هەتا لە تەواوکردنی خوێندن دوای 17 ساڵ خوێندن کە زانکۆ تەواو دەکا ینی بەهەلەکەی لە چ بوارێکدا دەبینێتەوە بێپەرە بوو بوارە بدا باشترە ینی لە پاڵ دامەزراندنەکە بەجددی باش دەستا خۆش بە سیڤانجا من ئێمە لای تۆ شتێک هەیەویش ئەوەیە کە زۆربەی جار گەنجانمان چاویان لە دەستی سەر و خۆیانەوە پێویستیان بۆیە کە کەسێ سەپۆرتیان کە تۆ خۆت لە ناو ئەو وەسەتە هونەریەی کە کارەکەی وایەکێکی لەوانی کە خۆت بۆ نمونە لەگەڵ هاوڕێکانە بە توانای خۆت هەوڵتان ناو گروپە دروستکەن زیاتر لە ناو برادەرەکان تا ئەو کەسانە زیاتر سەرکەوتون ئەو گەنجانە زیاتر سەرکەوتووە بن کە بۆ نمونە هاوکاریەکی کەمی مادیە یان معنەویە ئەکرێت و دوایتر هاوکاریەکە نامێنیان کەسێک پشت بەخۆی ئەبەستێ. دەمێ ئەو باسی بکەم لە ڕوانگەی خۆمەوە لە مەجای خۆمەوە باش لە ئەو چوارچێوی کە تێدا ئەمە هونەر و مۆسیقا و گۆرانیە لەو چارچێوە قسە بکەم ڕەنگە ئێستا بەگشتی هەموو ئەوە چارچێوەکانی کە بەیەک دەچی بەڵام تا ڕادێک جیاوازی بچووک هەیە ئەگەر لە باسی گۆرانی مۆسیقا بکەیت لە هەموو دنیا هیچ هونەرمەندێک چاوی لە دەستی حکوومەت نییە ئەوە واقع دەبێ ئەو شتە بەڕازگۆیان لەگەڵ خۆمان خودی خۆمان بڵێ واتە لە هونەرە ئەبێ پشت بەخۆت بەستی بابەتەکە لێرە پشت بەخۆ بەستن نیە هیچ کەس ناتوانێت پشت بەخۆی بەستێ بەتنیە لە جیهانی دەرەوە لە وڵاتانی تر هونەرمەندان لەلایەن کۆمپانیاکانەوە پشگیری دەکرێن کۆمپانیاکان دەگەڕێن بەڵێ دەگەڕێن لە شەوە ئاهەنگەکان کەسەکانیان دەنێرن بۆ سەر جادەکان ئێچێرن یەک بلو کەسانی کە لە جادا لە ستریت میوزیکی دەکرد یەکێک لە با بڵێن ئەندامی کۆمپانیایەکی پرۆداکشنی زۆر گەورەی جیهانی ئەوی دۆزیەوە و ڕای کێشا و بردی و دروستی کرد لێرە تاوەکو ئێستا کۆمەلگایەکە ئەو لە ڕوانگەی مۆسیقاوە باز دەکەم گۆرانی مۆسیقاوە تکایە تێکەڵی بانەکەیت پژگیری نەفەرەکانمان دەکات بەڵام ئەوە دەمەش ئەوە تاو بکەم لێرە ئەو شتە نییە کۆمپانیا نییە بۆ دروستکردنی خەڵک هەر بۆ ڕوونکردنەوەی قسەکانی سەرەتام و هەروە کۆمنتێکیش لەسەر قسەکانی سیڤەر ئەوەیە سیڤان بورە پێم وان نییە کە تەنیا بەتەنیا پشت بەستن بە خودی خۆی گەنجەکە ئەوە گرنگ بێ بەڵکو دروستکردنی واقع دروستکردنی زمینەیە کە زۆر گرنگە چونکە دوجار کۆمەڵگا بەرهەمی ئەو واقعەیە زمینیان بۆ بڕخسێمش لە چڕیەکەوە گەنجی ئمە پێویستی بۆیە بە شێوازی گروپ ئیش بکاتن تااقەتی ئەو جۆرە نەریتە کلاسیکەی کە هەبووە وەکو
لەناو خێزان و کۆمەڵگای نەریتی و لە شێوەی هەڕەم کە دەگواترێتەوە دووبارە لە بۆ سنتەرەکانی گەنجان وەکوەوەی کە مدیرێک خۆی بەسەردا گەورە بکات چاکە تووڕی باتێک لەبەر دەکات و ئەمرت بەسەردا دەکات تااقەتی ئەو لیدەرە ئایدیاڵی نەما پێویستی بۆ هەیە وەکو گروپ کار بکات پێویستی بە قیادەکردنی گروپەکە بە جەماعی نەک ئەمر پێکردنی لەبەرەوە پێویستە ئەو زمینەیە بڕخسێ هەروەها کۆمنتیش لەسەر قسەکەی سیڤان ئەوەیە کە ئەم جۆرە ئەوەی کە کۆمپانیا سەپۆرت دەکات بەدەخەوە بە نەزەڕی من جۆرێک هوەری کرتوکاڵی دروست کردیە کە هوەرێکی بێبەهاکە لە پشتی قازانجی مادیەوەیە قازانجی مادی لە پشتەوەی لە خۆی لە خۆیدا هوەر شتێکی باسی خەونەکانە لە هوەرەوە کە تەمەشای دەکەین زیاتر ئەنی ئەو سەرمایه‌داری کە هەموو تەواوی دنیای قۆڕخ کردووە وای کردووە کە شتەکان زۆر کاڵ بێبەها و ئیستعرازی بن و هوەری ڕاستەقینە ئەوەیە کە ینی لە قوڵایی ناخۆ هەڵبوقلت برم ئەمە باسیەوەمان دەکرد کە پژگیری چ بکەین تا گەنج پژگیری خەونەکەی بەڵام ئەمە ئێستا ئەو تەمبەڵێ بوتێنە خۆشی ئەم بەڕای من بوتێنە خۆشی چکە من نەفرە یارمەتیمدا هینایەتی ئیشەکەی کردێ ئیشەکی زۆر باش کردیە بابرم کردیت مامۆستا دەرسی گوتێ تەنها لەبەر ئیشکالێکی بچووک واز لە ئیشەکە هینە چۆ لە ماڵی دانیشتووە بوویتە نەخۆشی ئێستا مەسەناگە تەماشەی بەرنامەکانی ئەوروپی بکەین ئێستا زۆر نەخۆشیە زۆر نەخۆشیانی ئەوروپیەکان ئەو نەخۆشیانە تووشی مەش بە وابرین ئالکۆهۆڵە یانش کابرا دەپرێسە 24 ساعتیانش حەزلێن هیچ بکە چ دەکەن هەر لەسەر قسەکەی تۆ یەک نمونەیتر کاوانجان دەستخۆش یەکێک لەو گروپانی کە ئێستا زۆر بەناوبانگ و گروپێکی بەریتانی بوو لە یەکێک لەو پێشبڕکێ گەورانی کە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانەکرێت دۆڕان بەڵام ئێستا بەڕاستی خۆیان سەپانووە بەسەر واقع خۆی لێرە من دەبی زەوە باسیەوە بکەم شتێک نییە بەناوی ئەوەی وەڵاهی ئەوە هوەر و دەبێ ئەمە بۆ هوەرمەندیش وەکو هەر وەکو جەنابەت وەکو ئەو مرۆڤ پێویستی بە پارە هەیە پێویستی بژی و شتێک دایمەنەوە کۆمپانیانە گۆرانی بێژێکی کلاسێکیش دروست دەکا و ڕاپەرێکیش دروست دەکا هەمووی بەبێ جیاوازی دروست دەکات قسم لەسەر هوەرمان دەکەین یا قسم لەسەر هوەرێکی بازاڕیە کە لە پێناوی قازان دەخرێتە بەرگوێی گوێگر کە لە کاتێکدا زمانێکی زۆر ئاسانە کە لە ناخود ئاگەی مرۆڤ ینی سەلیقە دروست بکات دنیا ئێستا جیاوازە عسر سرعەیە شتەکان خێرایە خەڵک تااقەتی ئەوەی نییە کتابێکی ئەو واقع پێ دەڵێن ڕەنگە من وەکو خۆم حەزم لەو گۆرانیە ڕیتم سریعانە نەبێ وەکو خودی خۆم لێرە باسی ئەوە ناکەم من پاڵپشتی ئەوان دەکەم بەڵام مەبەستم لە بەکردنی هوەر و بازاریکردنی بەڵکە با جوابی ئەو شتت دەمەوە لێرە شتێک نییە بەناوی ئەوە خەڵک چونکە عەجەلەیە دەیەوێت گۆرانیەک هەبێ میلۆدەکەی زۆر ئاسان بی کە وشەکان زۆر ئاسان بتوانین لەبەری بکەوتەوە تا کاتی ئەوەی نییە قاموسی کوردی بینی بڵێ ئەوڵای ئەو قسێ معنی ئەوەیە ئەو قسێ معنی ئەوە هەندێکی دیکەی هەیە کە بەهاجر کاک شاواز گەورەترین کێشە لە چێ دروست دەبی گەورەترین کێشە لەوە دروست دەبی کەسەکانی کە هیچ شارەزایان لە مۆسیقا و گۆرانی نییە عەفو هیچ شارەزایان لە گۆرانی مۆسیقانی لە بوارێکە کار دەکا ئەوان زۆرترین قسە لەسەر هوەر دەکەن ئەوش کۆمنتێکی سیڤانجان خەڵ شاباس خمارخان ئەو کۆمنتی هەبوو دەمەوێت باسی خاڵێکی زۆر گرنگ بکەم ینی لە کۆی قسەی ئەو برادرانش کە باسییان کرد کە دوای ئەوەی کە ئەو گەنجە چمێ بێچنێر بێ کە بە خەونەکەی دەگا لێرە لە کەسایەتیدان بووە بە باو بەجددی و بە تایبەتی لە سۆشیال میدیا ئێستا زۆر باو بۆ ینی ئێمە بین لە جاتی ئەوەی پێش یەک بگرین با پشتیەک بگرین باشترە بەجددی تووشی توان جوشت نەبوونەوە لەلایەن خەڵک توش دەبێت خەڵک کۆمنتەکە خەڵک مەسەرەن دەرێ ئەوە گۆران مەسەرەن گۆرانی شتەرەی گۆرانێکی دەستکاری دەکەی ئەمە ئەو ڕوحیەت هەمان نییە بە تایبەتی ڕێزم لۆ ئەوەکانی ئەوانی بەتەمەنن زیاتر ئەو ڕخنەی لەمە دەگرن کە مەسەرەن گۆرانیەک وەختی زمانی باپیرم گۆرانەکەت بە یەک کەمانی وترواوە
ئەمسەن گۆرانێکی نمونە لۆ دێنم ئامان مێم گورجی ئەمە نوێمان کردەوە ئامان مێم گورجی ئەو گۆرانێ بەس بەتەشڵێک کراوە لا نەدەین بابەتەکەمان لادرا باشە چی بکرێ بۆ ئەوەی گەنج بتوانێت بۆ خەونی بگاواتە یاخود هیوایەکی هەبێ وەکو کاکاروان باسی کردوتی گەنجی ئێمە تااقەتی نەماوە دەپرسە لە ماڵەوە دانیشتووە دەبێنێت کەسەکە خۆی خۆی کاری حکوومەتە ئەویش کە با بڵێن کەسانی گەنج دووبارە دابنی لە شوێنانێک کە پێویستە ئەو قسەیت کرد کەسانی گەنجدا بندرێ بەڕاستی ئەوە ینی زۆر تەسیری هەیە کە تۆ لە شوێنێک بۆ نمونە خولێکە بینی یاخود ئەو لە شوێنێک دەرسە خوێنی بۆ گەنجەکان ئەگەر کەسی بەرامبەریان گەنج بێ زۆر دەورەگەشتەکە باشتر دەبێت هەرەوەش ئەم بەڕای من بەرنامەی موتیڤیشن لۆ گەنجان بکات چکە گەنجەکانمان هەموو ڕوخاینە باشە خەندەخان هەم پێم بڵێ بۆچی گەنجەکانمان ڕوخاون هەموو چالاکوانێکیش و هەم کەسێکەوت لە بواری گەشە پێدانا قساکەم چی بکەین بۆی هیوا بگەڕێنینەوە بۆ گەنج وەڵامی هەردوو پرسیارەکەم نەتوانێت گۆڕینی واقع ڕاستە خۆت تەسیر دەکات لەسەر گۆڕینی بیرکردنەوەی گەنجەکانیش لەو واقعەکە ئێستاکە تەکنەلۆژیە هەمکایەکانی ژیانی گرتەوە زۆربەی شتەکان بێبەها کردووە دروستکردنی خەون بۆ گەنج زۆر گرینگە دەبێت کۆی سیستەمی خوێندن سەر لە بەر پێداچوونەوەی بۆ بکرێت گەنجێکی ئاکتیڤ دروست بکرێتن لە سیستەمی خوێندندا بۆن من لە سەردەمی کۆلیژ لە بیرمدا تا بەحسێک دروست دەکراتن لەولا چەند ئەنتەرنێت دەردەهێنرێت بێ ئەوەی خۆی ماندووکە بە دوای چەند سەرچاوێک بگەڕێ ئەوە من نایگەڕێنەوە لەبەر لە بۆ گەنجەکەی لە بۆ تەمبڵی گەنجەکەی دەگەڕێنەوە بۆ ئەو سیستەمە خوێندنەی کە گەنجەکە لە ناوی دەخوێنێتن وای فێر کردووە مامۆستایەک داوات لێ ناکاتن کە ماندووبی لە بۆی بەحسە چی بکرێت لە تەواوی دنیا سیستەمی خوێندنی یاخود زانکۆکان ناوەندێکن بۆ توێژینەوە زانستیەکانی لە دەردەچیتن ناوەندێکی گەشە پێدانی کۆمەلگایە زۆربەی شۆڕشەکانی گەلان لە مێژوودا گەنجان بەرپایان کردووە لەبەرچی لە ناو کوردەکە گەنج زۆری نەیدانیشتوان پێک دەهێنێت تا ئێستاکە توێژینەوەیکی زانستیمان نیە نابێت پرسیار لەوە بکەین کە سیستەمی خوێندن دەبێت پێداچوونەوەی بۆ بکرێت بۆی گەنجێکی ئاکتیڤ و کارا و خوێنەر و متابع دروست بکە نەوە گەنجێکە تەواوی ڕۆژەکانی بەکات بەسەر بردن بە دیار نێرگەلە و ئینتەرنێت و دنیای مەجازی کە خۆشی ون کردو لەو دنیای مەجازیەدا و هەموو بەهاجۆنەکانی و ئینتیما و مەبادی نەمایە بۆ هونەر بۆ ژیان بۆ زانست و پێشکەوتن و پەرەدان بخۆی ئەمەش پێویستی بە دروستکردنی واقعیەتی وایە کە ئەمەش حکوومەت و سیستم زۆر گرینگە بۆی کە ئەو دنیا بینیە لە بەرچاوی گەنجان بگۆڕێ مەبەستە هەرتەنیا حکوومەتی کوردستان نیە ئەو هەژمونە لە تەواوی دنیادا گەنجی بۆ شێوەی دروست کردووە و کێشەی ئەم سەردەمەی پێدەگوترێت مۆسیقایەکە ئیشی منە نووسینەوەی مێژۆکە ئیشی جەنابتە یان ئیشی کەسێکیە من دەمێت ئەو بڵێم بە مۆسیقا بنووسم بەستم ئەوەیە باس دەمێت ئەو بڵێم گەنجی زۆر باشمان هەیە و گەنجی زۆر ئاکتیڤمان هەیە لە چارچێوەی چەندین کێشە و مشکیلە و هاتنی داعش و قەیدانی دارایی و چەند کێشەی گەورەی زۆر و ناخۆشی و نەهامەتی و سەفەرکردنی بە لێشاوی کۆمەڵێک خەڵک بۆ ئەوروپا و نەمانی کەس و خزم و شەهید بوون و لەو هەموو مەعمەعایە و لەو هەموو کێشەی و لەو هەموو پەستانەی کە لەسەر مێشتی خەڵکدا هەیە گەنجی زۆر ئاکتیڤیشمانەیە وەکو جەنابەت وەکو کاروان وەکو ئەوان وەکو من وەکو کەسیکە وەکو ئەو کادری کە لێرەیە کە هەمویان گەنجن بۆ ئەو بەرنامەیە پێشکەش دەکات ینی ئەوە جێ دڵخۆشیە بۆ گەنج کاری کردووە بەڵام من زیاتر بوونەکە ئەوەیە کە ئەمە واز لە قسەی بینین عملی بکەین عملەکەشمان ئەوەی ئەمن متابعی زۆر شتی دەرەوە دەکەم ینی کە ساڵێک هات لە ساڵەکان لە ئەمریکای کە سیار هازشتن و ئالکۆهۆل و شتان و حادیسە و شتوان ڕوودا خەڵکەکە چی کرد بابرین زیاتر هەستا ڤیددیۆی دروست کرد ڤیددیۆیەکی ئەوە کە پێشانەدا کۆتایەکەت ئەو هەیە پرۆمۆشنێکی زۆری دروست کە منەی ڕۆژێ بەحسەکەم لەسەوە کرد ئەمە پێویستە ئەوە چی بکەین موتیڤیشن ماوسە باوەڕکەم ئیشی مامۆستایە ینی دا یەکە پێت دەڵێ ژیانە ئەوها بکە بەڵام ئەومان نییە مەدەنیەکان ئەتوانن ئەومان پێویستە بەڵام ڕێکخراوە مەدەنیەکان بچێت ڕێکخراوەی مەجموعەکی زۆر کەمیلەیە باش دەبێ ئەمە خەڵکی بۆ نمونە کۆمەڵێک پارە کۆکەینەوە بچین بەجرک بدەین لە بۆ منداڵەکانی کەم دووبارەیە
شتی نوێ دەوڵەتی ببوورە کارم کردو کە نێودەوڵەتی بووەوە گەنجێکی زۆر بە پەرۆشم دەریت خۆبەخشانە دەهاتن کاریان دەکرد یعنی بەڵام بە هەمان شێوە لە ڕێکخراوی لۆکاڵی ئیشم کردووە یعنی زیاتر ئەوەندەی پشت بە باگراوندی حیزبی و نەتەوەی بەسراوە بۆ شێوێنە بەوکۆی لە ڕێکخراونە دەوڵەتەکە بینیم هەموو ئاین و نەتەوەکان بێت جیاوازی و ببێ لە ینی باگراوندێکی حیزبیان سیاسی یانەتەوەی و ئاینی بەژاریان تێدا دەکرد و وە گروپێکی مۆسیقای خۆبەخشانی لە هەموو نەتەوەکانمان پێکهێنا هەمویان بە خۆبەخشی کاریان دەکرد بەڵام لە ڕێکخراوەکانی دیکە ینی ئەو ڕۆحە خۆبەخشیە ئەو ڕۆحە ئیشکردن و خۆشەویستیە بۆ مۆسیقا و هونەر و زانستە دەکوژرێتن یعنی دەکرێت بڵێ باشترین ڕێگا بۆ ئەوەی بەردەوام بنەوە گەنجانە بۆ ئەوەی گەنج بەردەوام بێ و هیوای هەبێ و چاوی لەدەستی کەس نەبێ خۆی پارە بۆ خۆی پێیا بکە و هیوایەکانی خۆی دروست بکە حکوومەت هەندێک بڕیار هەیەدەری بکە بۆ نمونە زۆر ئێمە ڕێکخراومان هەیە زۆر منەظەمات لە کوردستان هەیە کۆمپانیامان زۆرە کۆمپانیای ئینتەرناشنال لە کوردستان زۆرە دەتوانێت ستانداردێک دروست بکە ئەمرێک بەسەریاندا فەرز بکە لەبەرەوەی ئەمەش حکوومەتین و وڵاتین و هەموو شتێکی خۆمان هەیە دەتوانێت لەسەریان ببورێت خواتکە دەتوانێت شتێک لەسەریان فەرز بکە بڵێ لەمە دو جەنابەت وەکو کۆمپانیا دەبێت 180 یان 190 کارمەندەکانت ئەندامەکانت کورد بن خەڵکی ئەو شارە بن یا خەڵکی شارشتر بن جیاوازی دیوان شارەکە ئەوە وا دەکا عفۆن کارمان ئەوە وا دەکا ئەو پارەیە بۆ خۆمان بگەڕێتەوە و گەنجی خۆمان مشکلەی مە مشکلەکە ئەمناتمە قەناعەتی کە مشکلەکە مۆزەفەکە نیە ئەم باسیەوەی دەکەم کە گەنجی مە تەنبەڵ بووە ڕۆحیەتەکەی ئێمە بەستیان فەند پەیداکردن و قازانج پەیداکردن نەکتوانێت پەیدانی توانێت گەنجان تو زۆر بە سادەی پێم بڵێ ئەگەر گەنجێک خەونێکی هەبێت و بێ هیوا بێت لە هێنانەدی ئەو خەونەی تۆ چی پێڵی واتە چی بۆ گەنجە ئەڵی بۆی کە هیوای بۆ بگەڕێتەوە کە بێ هیوانە بێت لەوەی کە ئەتوانێت ئەو خەونەی بەدی بێنێ من هەمیشە پێی دەڵام بە تایبەتی بۆ ئەو گەنجانی کەوا ڕووخاون یان شکست دێنن با هەر هەوڵدەن جارێک نابە قەت خۆت لێ هاتووە خەونێکت هەبوو بێ ئێستا مواستەکەم ئێمەی گەنجان بە زۆری واین بە خۆشمانەوە ماوەیەک هەوڵ بۆ خەونەمانە دەین بەس کە زانیمانەها تۆزێک ماندووبوونی زیاترەوە یاخود پێی نەگەشتین بێزارە بین و کۆڵی لێن تو قەت وات لێ هاتووە بۆ خەونێکت دوایی بێزار بێتی یاخود هەر هەوڵت داوە بووی بەس بەڕای من هەموو خەونێکی گەورە پێویستی بە ماندووبوونێکی زۆرە و دەمەوێت باسی خاڵێکی زۆر گرنگیش بکەم جیاواز لە کۆمنتی ئەو برادرانە و گەنجی ما زۆر بە دوای ناوبانگەوەیە بەجددی بە دوای شۆرەتەوە دەیەوێت زوو ئیشێک بک بە خێرایی بۆی زوو دەرکەوێت لە سوۆشال میدیا ڤیۆی زۆر بێ بۆ بێ بەڵێ بابینە سەر مۆزوعێکی بژێوی چۆن وا لە گەنجێ بکەین مەسەرەن بژێوی ژیانی خۆی پێیا بکە ئەمە نمونمان زۆرە گەنجمان هەیە کە بۆ نەخۆی پشتی بەخۆی بەستووە و نمونەشمانەیە کە گەنجێکە داوای دامەزراندن و تاعینات و زۆر شتەکەوە گلەیش زۆر زۆرە منوکاران بۆ نمونە باش بۆ ئێمەش پرسیارەکە لە تۆکەم چی بکە ینی بۆی کە پشت بەخۆی بەستێ خۆی بژێنێ لایەنێ بدۆزێتەوە حەزی مرۆڤ خۆی دەمێنێتەوە من حەزم هەیە بۆ هونەرەکەم وام لێ دەکا بەردەوام بم وام لێ دەکا کۆڵ نەدەم وام لێ دەکا لە جگە لەو هەموو بربەستێکە لە بەرابەرمدایا بەڵام وازی لێ بنم بەردەوام بم لەوەش گرنگتر کە دووبارە دێڵێمەوە حکوومەت زۆر کاریگەریە دەتوانێت فەرز بکە بەسەر ئەو کۆمپانیا و منەظەمانە ناڵێن هەر هەمووی بەڵام 90 با ئیخۆمان بی بۆ ئەوەی ئەو پارەیە بۆ ئەوان بگەڕێتەوە لەوانەیە زۆر گەنج هەبی کە لە ڕێگای ئەو کۆمپانیا و ئیش دەکا پارە پێیا دەکا سیارەیەک دروستکە مۆبایلێکی نوێ دروست بکە ئەوەمانەی ئەوە نییە من دژی ئەو ئەجانیبانم نەخێر من لەگەڵ ئەو ئەجانیبانم بەڵامەوە ئەجانیبانەی کەوا سوودیان لێوە خاتوخاندا ئەگەر تۆ پێم بڵێ کە چی بکەین بۆ ئەوەی گەنجانمان بە هیوا بن واتە کە خەونێکیان هەیە کۆڵ نەدەن و هەوڵی بۆ بن بۆ نمونە هەتا تەنانەت لەوانەیە خەونەکەی بچووک بێ بۆچی ئەبێ واز لەو خەونە بچووکەی بێنە تەنیا بچێت بە دوای شتێک بکەوێت کە حەزی لێ نییە بەڵێ خۆی دۆزینەوەی ئەو خەونانە زۆر گرینگە هەر لە منداڵیەوە سیستەمی پەروەردە دەتوانێت خەون لە لای منداڵ دروست بکە و منداڵێکی پرسیارکەر و خاوەن خەون دروست بکە هەروەها کۆی تەواوی سیستەمی خوێندن لە منداڵیەوە سیستەمی پەروەردە و هەروەها زانکۆکان دەتوان ئەو خەونانە دروست بکەن واقع ئەو حکوومەت دەتوانێت ئەو خەونانە دروستکات و پاڵپش بێ بۆ گەنجان ئێستاوە هەروەکو ئەوان کە باسییان کرد کاروان و برایەکەی لە خێزانێکی هونەری لەدایک بووینە خەونەکەی خۆیان دۆزیوەتە چونکە واقعەتی وایان هەبوو
بووە بە ئەو خەونانە تەنیا نەتوانین باگراوندمان تەنیا خێزان بیتن ئەگەر خێزانێکمان نەبوو هۆشیار بوو خەڵی بۆمان دروست نەکرد نەتوانین خۆمان خەونمان هەبێتن یعنی کۆمەلگا لە مەوجووە خەون دروست بکات حکوومەت و سیستم خەون دروست بکات یعنی کە منداڵێک لە خێزانێکی هەژاری دواکەوتو لەدایک بێ لەوانەیە توانایەکی باشتری لە کاروان هەبی ڕێزم لە بۆیک بەڵام خێزانێکی وای نەبووە کەسێک نەبوو خەونەکە و ڕێگایەکەی بۆ بدۆزێتەوە دەست خۆش خەندەخانە ئەوڕێ من ئەم شتاڵم ئێمە زۆر لە زۆربەی بەرنامەکانە ئەو گەنجانی کە میوانداریمان کردوون بەشێک لە کێشە هۆکارەکانیان گەڕانەوە بۆ حکوومەت ئەوە تا ئێستا لەم بەرنامەش باسی کرا حکوومەتە پەروەردەیە کۆمەڵگەیە بەڵام ئێوە تێبینیتان نەکردو وەک خەندەخانەڵێ ئێمە زۆری نەمان گەنجین لەشکرێک گەنج لەم کوردستانە هەیە بەڕاستی خۆمان وەکو گەنج پشتگیری خۆمان بکەین باشتر شازە من نمونەی گەنجی سەرکەوتوشمان هەیە نمونەی کێشەکەیە پشتگیری یەکتری ناکەین و تەداخلی کاری یەکتری دەکەین بەبێوە هیچی لێ بزانین من بۆ منیە تەداخلی گەنجێکی پزیشک بکەم لێش من کێشەکە لەوەدا زۆرترین قسە لەسەر پزیشک دەکەم یاخود لەسەر وەرزش دەکەم کە لی نازانم مەجای من نییە پرسیار لە جەناب دەکەم کاکسیفان وەکو جێگەر وەکو مۆسیقێک نا لەبەرچی گۆرانیەکانی ئێستا بە ماوەی 48 ساعتی لە مشک دەست تاقەت نیە دووبارە جێلێ بکرێت بەڵام بۆ لەبەرچ ئەو گۆرانیە کلاسیکەکان بۆ نمونە ماجدە ڕۆمی ڕۆژێ 10 جار جێلێ بگرم لێ بێزار نابێت بەڵام لە هەموو عالم دنیا خەتای کوردەکەی نییە پرسیارەکە تازە لە تەوەرەکە ئەو بەڕستم لەوەیە کە ئەو نابێت دیفاع لە واقعک بکە کە بۆ گەنج مەترسیە بۆ گەنج لە ئایندەدا هونەر دەکوژێ هایدگەر دەڵێ سەردەمی تەکنۆلۆژیا سەردەمی مەرجی هونەرە بێزەحمەت ناشتەکە لە هەموو عالم وایە ئەگەر جێ گۆرانەکانی ئەمریکاش مەشهورترین گروپ کە لە ئەمریکا ئێستا ماڕوون فایفە چەندە 3 ماگنابی گەڵز لاکی دەرهینەیە ئێستا کەس جوێ نایبێتێ زۆر نۆرمالە ئەو شتە نۆرمالە مادەم وای لە هەت با قسە لەسەر بکەین بە ڕوخسەتی دەرهێنەر و جەماعەت من کێشەکەم ئەوەدا خەندەخان لە مەجای خۆی با سیاسیێک نییە بەستم ئەوەیە ئەو دنیاە ئەو سەردەمی تەکنۆلۆژیایە مەرجی هونەرە یعنی بە ئیفێکتکردن و بە نازان هونەری ڕاستەقینی لەم دەستخۆش لە ئێوە دەکەم کە ڕاستەخۆ عەزف دەکەن توانای خۆتان بەدەردەخەن لەسەر مایەک دێنە پێشەوە چونکە باوەتان بە توانای خۆتان هەیە پێویستان بۆی نییە کە ئیفێکتی لەبەوە بکرێت فیلتەری لەبەوە بکرێت و نازانم چی بکرێت من بەستم ئەو هونەرە ڕاستەقینی وەکو ئێوە بدۆزرێتەوە زۆر بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە شتێکی نۆرماڵە ئەو شتێک کە تو باسی دەکەی کە ئێستا لاانێ من کلاسیک فکرکەمەوە پەیوەندی بە کلاسیک نییە من بەس زۆر سیوان جۆر لێ نەبوو ئەڵێن وڵات گۆرانەکانی ئێستا کە گەنجە کوردیەکانی خۆیان زۆر نۆرماڵە کوینسی جۆنس هەیە لە ئەمریکا کە بە پادشای جازی دادەنێن باشە پادشای جاز ئێستا تازە نوێترین کاری لەگەڵ کەسێک بووە کە ناوی دکتۆر درۆیە دکتۆر درۆی کە ئەویش پێڵێن پاشای ڕاپ کە دوو عالەمی زۆر جیاوازە ڕا با بڵێن لە نەوەتەکانەوە سەری هەڵدا جاز لە ساڵی 1970ەوە هەیە هێستا بەیەکەوە کار دەکەن کوینسی جۆنسش هاتە ئەو ڕێزە یعنی مەسەلە سەرکەوتن نییە جگە لە بزنسەکەی کاروانجیان دنیا وایە دەبێت شتی جیاواز بکرێ تەواو دەبێت ئەو واقع قبول بکەین نییە قبولکەن قەستیەوە ناکرێت بەزواتم شارکەین هەموو گەنجێک لە تەنانەت هونەرمەندەکان و ئەکادیمیەکان و دروست بووە کە ئەم واقع ئەم دنیای قبول بکەن یعنی ئەو سەرمایەداری و بە بازارکردن قبول بکەن یعنی بەداخەوە ئێستا هونەرێکی ڕەسەنی جوانی ڕاستەقینە لە لای تۆ هەیە نابێت و دیفاع لە هونەرێکی بازاڕی ناکەم من واقعت پێ دەڵێم من باسیەوە دەکەم کە واقعێک هەیە دەبێت قبوڵیکەین ئەگەر حەزمان لە هونەر ڕاستەقینەیە باشە ئەمە زۆر هونەرمەندمان هەیە کە دەڵێن پێیان دەڵێن ڕاستەقینەوە و مەدرسەنە و قوتابخانە و کۆلێژن و هەموو ناوە ئەستورەکانی لێ بنێ وایە بۆ ئەوان ئیش ناکەن پرسیار زۆرە سەگ هەرواز لە بەرنامەکە بێنێ من پێم وایە بێهاتیتان تەواویکەن خەندەخان کاگە سیڤان ئێمە تەمان ئەم بەرنامەیەمان کرد لە سەرەتاوە هاتین بۆ لای ئێوە بەرنامەیەم لەسەر گروپەکە ئێوەکەوە یەکێکم لە گروپە سەرکەوتوەکان هیوای سەرکەوتنتان بۆ خوازین جارێکی تر ئەوەی کە لای ئێمە گرنگ بوو ئەوە بوو ئەوەی کە سەرنجی ڕاکێشاین مەسەرەن توانیتانە کە سەرنجی کۆمەڵی هەوادار ڕاکێشان ئێمە هەوڵماندا ئێوە پیشانی گەنجانی تر بڵین بۆەوەی کە وەکو هیوایەک بن وەکو توانایەکە چاو لە ئێوە بکەن ئامانجی سەرەکیمان ئەوە بووە بۆیە هێنامان گفتوگۆ بکەن تاکو ئەو ڕێگەی ئێوە پیا ڕۆشتون چۆن گەنجێکی تر بۆ حەز و خولیاکەی خۆی پیا بڕوە بەرنامەکەشتان سەرکەوتووە لەبەرەوە کەسانی سەرکەوتوو بەسەر دەکەن زۆر سپاس.